پڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. قسەی نەستاق. بۆ بەغدا هاتم کە گەیشتمە جێ مەلا مەحموودی وەتراخسی وەڵامی بۆ ناردم وتی بەو ناو نیشانەی کە ڕۆیشت و چاومان پێ نەکەوت سەلامی لێکەم. منیش وەڵامم بۆ ناردەوە وتم بەو ناو نیشانە کە هاتم و چاوم پێ نەکەوت سەلامی لێکەم. ژنێکی منمی کوڕێک و برایەک و مێردێکیە بێ هەرسێکیان لەلایەن حکوومەتی ئێرانەوە ئەگیرێن و فەرمانی خنکاندنیان ئەدرێ. ژنەکە لە بەردار قەواخەکەدا کە بۆ ئەوانە هەڵخرابووە وەستێت و بێهۆژەکەوێ. حاکم مەنێرەیەی هێنن ئەڵێ ژنەکە یەکێ لەم سێکە سەد پێ بەخشم جا بۆ خۆت یەکێکیان هەڵبژێرە. ژنە خێرا ئەڵێ براکەم. حاکم ئەڵێ بۆچ براکەتە هەڵبژار کوڕ بەو خۆشەویستیە و مێرد بەو نازداریە گوێت نەدانی. ئەویش ئەڵێ جەنابی حاکم سبەینێ چم مێردێکی ترەکەم ئەوە مێردەکەم کوڕێکیشمە بێ ئەوەش کوڕەکەم بەڵام تازە باوک و دایکم زیندوو نابنەوە برایەکی ترم بۆ بێنن. حاکم کە گوێی لەم وەڵامە بێ هەرسێکیانی پێبەخشێ. لە کابرایەکی کوردیان پرسی بەچیدا ئازانی خوا یەکێکە و دوو نییە. ئەویش وتی باشەکەی ماڵی لالەمە تا ئەو وەختە کە هەر خۆی بوو دایمە گەڕ بوو. ئێستا کە لەگەڵ هەمەی شەفێ بوون بە شەریک ڕۆژێکە گەڕێ و 4 ڕۆژە وەستەیە. خواش ئەگەر یەکێکی کەی لەگەڵ بوایە ئیشەکەی وەکو ئاشەکەی لالەمی لێ هات. کابرایەکی موکری لەگەڵ ژنەکە دانیش بوون لە گوێ ئاگردانەکەیانە. کلووی بەفرە هاتە خوارەوە دوو چیلکان کردبووە باگر و کە زۆڵان کردبوو لە بەریا. ژنەکە لە پیاوەکەی پرسی ئەرێ پیاوەکە ئێمە باش ڕابوێرینە عەزیزخانی سەردار. پیاوەکەش پێی وت ژنەکە عەزیزخان چاگە خوا بەڵام ئێمە چاک ئەکەین. وەڵامەکەی دوو سوچی هەیە.